بەڵێ خواردنی کوردەواری و خواردی سلێمانی یاخود فاسفود دەخواردەوە هەڵا برنج و شلو قەیسی مریشکیش حسابی جەشە بەڵێ پێم بڵێیت وەکو خەڵکێکی شوێنێکی جارێ با بزانم دوکان خەڵکی دوکان بەڵێ. هەر سلێمانیە پێم بڵێ ئەو وشانەی کە خەڵکی سلێمانی بەکارێنێ حەزێت لە چی وشەیەکێتی زیاتر هەموو قسەکانیان خۆشە ئاخر هەموو شتێکیان خۆشە خۆچی بەکارێنی وەڵی تر من هەر هەمووی تێکەڵاوێکم زیاتر بە قوربانە بم بەکارێنی بە ساخەوە بە قوربانە بم بە قوربانە بەڵێ لەناو خواردنەکانەوە خۆت حەز لە چی خواردنێکی سلێمانیە کفتە گفتام کفتەی سابوونکەران خواردوودا بەڵێ زۆر خۆشە بەتایبەت ئەوە نێ. تاقیەکەیتەوە نا لەبەرەوەی کێم بۆ ئێرە زیاتر خەیاڵم لای ئەو شتانە نییە کاتم بۆ شوێن زیاتر خەیاڵم لای خواردن نییە جا پێم بڵێ سلێمانی لای تۆ چییە گەێنەیە زۆر خۆشەی تر نازانم بەلام ئەو خۆشە شوێنێکی خۆشە ساڵە ناکەراوە فیستیڤالەکە بێت چالاکیەکە بێ بۆ یادی دامەزرانی سلێمانی هەموو ساڵە بەشداریەکە یانەوە یەکەم جاردا نا هەموو ساڵێ